تماشاوان این هجای وارباش هفته بدم استودیو روداوی لهولیر ایرو 15 ماه شباطه چهارشنبه دل بخوین دارم بولتنه که نوچین جوارا پیشکش دکم دست بکسن نوچه روداوی لنخوشخانه عفرین زاروکا کرد آرین دید تعرض هجه دا باف دایکو برای و حمویان جیانا خوش دستانه تنه او زندی مایه متکا آرینا دبیجه اوه کچا برای خودی بکن دلش خود وقت شكر جامعة أم قشكو عودك أنا ما تخوم قشكو مجتنانا نتوان یک بوی راگهاند کل سوری بهتری 5800 کسان در اردهج دا جان خوش دستانه نزدیکی 3000 کس جی کوچ برمونه خلق روش آوای کردستان الباجار مالته باکور کردستان اردهج مالوان خراب کرد نها بکیمانی نزدیکی 15 کس دبن کونکی دمینن داخوازوان جسازی آلیکاری اوه که کونان جوان را پیدا بکه أنا ما عم تقدر نشنا هم عشات زحمتها زاري هورن زيادة زحمتها وعم كتشب كنا عين تادين هم حرتش لازمة نا تشتاق لازمة زاري هورن زيادة زحمتي вещи, медикаменты, там детские, взрослые, палатки, матрасы. لپیشی بالیوزخانه سوریه لماسکو آلیکاری تکم کرن ولاتی جهری من جداین روسیا آلیکاریان دبن ماسکو جورجی دشینن سوری از بخواه تماشاوان هجا وکر روزنامه‌وانه که دماکو روزان هر روز سرپیهاتین اردهج دبینم بگمان وکه و حمویان پرپیدایشم هر روز بویرک دراماتیک هر روز ایشا باوکی یانج ایشا دایکه که دبیسم دماکو سری خواه دده سر کورکی خانی خواه که اردهج ویران کریه دخوازه دنگ زاروک خواه ببیسه بلکه او زاروک دبن کاولان دا زندی ما به دوی اردهج ده ام چه دبینن چه نابینن هر سرپیهاتی یک بسری خواه رومانه که دوی راپورته ده که هونی نهال سر اکران روداوی تماشا بکن امی جوار بحثا کچه که کرد بکن زاروکا که کرد بکن خلقا عفرینه ناوی و آرینایه پیامنیر روداوی هوروان رفعت چو نخوشخانه سربازی عفرینه لوی داره آرینا دبینه در ارتهج ده باوی وی چویه دایکا وی چویه برای وی چویه همو مرنه به تن ساغ زندی مایه متا آرینا جروداوی را دبیجه اوه کچا برای خواه آرینا خودی بکه جغینی و زاروکه جغینی آرینا زاروکه که دنیا عرب بناوه طارق زاروکه کی عربه 3 سالیه جدایک و باوی خواه و خوشکا خواه محروم مایه یعنی هم دایکاوی هم خوشکاوی هم جی باوی وی در دهجه دا مرنه او جی پشتی 48 ساعتان جبن کاولان تی در خستن لی در نخوشخانه دا جی لنگه کیوی تیجی کرن شیرۆکەکانی بوومەلەرزەکەی عفرین و جندرێس چیرۆکی زۆر ناخەژێنی تێدا دەچینە ئەم نەخۆشخانە تایبەتی عفرین هەڵبەت لێرە ژمارەیەکی زۆر نەخۆشی لەیە کە لە سەرەتای بوومەلەرزەکەەوە بۆ ئێرە داخڵکراون بەشێکیان ئەو منداڵانن کە تەنها خۆیان ڕزگاریان بووە دایک و باوک و سەرجەمەندەمانی خانەوادەکان گیانیان لەدەستداوە لێرە من ئەو چیرۆکانەتان باس دەکەم قل هو الله أحد أيوة قل هو الله أحد الله لم يلد ولم يولد هەش کاژێر لە بوومەلەرزەکەی شەشی شوبات تاریقی تەمەن 3 ساڵ و نی و لە ژێردار و پەردووی باڵەخانەیەکی 5 جندرێس ڕزگار کرا دایک و باوک و تاقە خوشکەکەی تاریق بەهۆی بوومەلەرزەکەەوە گیانیان لەدەستداوە أول يوم بلشنا نعطيه روژا دەستپێکێ مە دەرماندانەوی مەخواست ڕەوشەویە گشتی باش بکەن دە ڕۆژە دویۆمە سێم دە لنگێکیوی بێ باندۆر بوو و ئەم نەچار بوون ji bo ڕزگارکردناوی لنگێوی ببڕن ئەم نەها هەوڵ دەدەن و لنگێویە دن بپارێزن نحاول نحافظ على الأجر الثاني شو طارق شو جاب لك اليوم ئەم پیاوە خزمی دووری تاریقە دەڵێت جگە لە خانەوادەکەی تاریق لە هەمان باڵەخانە 45 کەسی دیکە گیانیان لەدەستداوە پشتی 48 جمێران me ew rizgar kir bavê wî jiyana xweş dest daya ew zindî maye
باوی و خدا رحمه خاله بکه هر وها دایک و خوش کاویجی جیان خوش دست دان لی سپاس با خدا او نهال نخوش خانه جبنا على المشفى لهون والحمد لله هەفتەیەک زیاترە ئارینا بەتەنها لە نەخۆشخانە ماوەتەوە ئەویش دایک و باوک و تاقە براکەی لەدەستداوە هەموو ڕۆژێکیش داوایان دەکە والله العظيم ولا ما خرابي مش خدا باجت ما سري حمد ديناري وحمد اجيتشي ورجي زاننا بابا كاونو مرنا الحمد لله خدا وقد شكر جماعة ام قد شكر اودك انا ما تخوم قد شكر مشتنانا ودبرك خوش الحمد لله خدرا خوش نيانة تشنابينا واريجي ساتر هنا تەنها لەم نەخۆشخانەی عەفرین 5 منداڵی دیکە هەن کە هاوشێوەی تاریق و ئارینا ئەوانیش دایک و باوکیان لەدەستداوە و بۆ هەمیشە بوو مەلەرزەکە بووەتە چیرۆکێکی نەبراوە لە ژیانیان هۆرڤان ڕەفعەت ڕوودا و عەفرین ڕۆژاوی کوردستان پایامنێرێ مە هۆرڤان ڕەفعەت جا عەفرینێ لەگەڵ منە هۆرڤان دەم باش دەستی تە سابە هۆرڤان دەستی تە و بەیار سابە کە هون کارێکی بڕاستی باش دکن هەمجی جندرێس هەمجی عەفرینێ نەها ڕەوش لە عەفرینێ چاوایە پشتی vê ئەردهەجێ ژیانە خەلکێ چاوا دەرباس دەبە دڵ بە خەستاوتان لەبێ سپاس بۆ ئێوەش هەڵبەست چێکیش حەزەکەم بە خۆت بڵم لێرە لە ئەم چەند ڕۆژێکە لە جەندرێتون لە ڕۆژاوی کوردستانی ژوین خەڵکێکی زۆر بەبێ مجاملەت تۆی خۆش دەوێ ینی هەمیان سڵاوت پێ دەگەێنن سڵاو بۆ ڕووداوە گەێرن کە ئێمە ینی ئەم چەند ڕۆژە دەنگیان دەگەین ینی زۆرێکیان هەڵبەت ناوی تۆ هێرنەوە جێگەی خۆشحاڵیەکە کادرێکی ڕوودا و ڕۆژنامانێکی بە ئەزمموی وەکتۆ ئەوەندە خۆشەویستە لای خەڵکی ڕۆژاوی کوردستان لە عەفرین ئەتوان بڵم دۆخەکە گەر بەراوردی کەی بە شوێنێکی خراپتری وەکو جندرێس ڕۆژی عەفرین هەندێک باشترە لە بەرەوەی بوو مەلەرزەکە لە عەفرین هەندێک هێزەکەی ڕاستە هەمان هێز بوو بەڵام خانۆکانی کەمتر ڕووخانە بوو تەنها ئەو خانوانە زیانیان پێگەشتووە کە لە منتیقەیە کە پێڵەن عەفرینی جەدید یان عەفرینی نوێ ئەویش کۆمەڵک باڵەخانەی چەند نهۆمی بەرز بووە ئەوانە زیاتر زیانیان پێگەشتووە وە نزیکەی 15 بۆ 20 کەسیش بە هەم تۆمارکرا و هەم تۆمار نەکراوەکان گیانە لەدەستداوە ویستە 3-4 باڵەخانە دەرن بەڵام خەڵکێکی زۆرەوەی کە لە باڵەخانە بەرزەکانن هەتا ئێستاش ناوێرن لە نێو ماڵەکانی خۆیانە بمێنەوە بە هەندێک وێنەی جارێ ئەم شەقامە گشتی عەفرین بۆ باس بکەم بۆ نیشان بدەم و جا هەندێک زاناری باز دەکەم دۆخی عەفرین بە شوێکی گشتی ئەتوانم بڵێم لە ڕووی بوومەلەرزەکەەوە هەر ئەوەیە خراپەکەی ئەوەیە کە خەڵک گەستە نادوێرێت لە ناو ماڵەکانی خۆیانە بە تاوەتی بخۆن بە تایبەتەوانی کە باڵەخانی بەرزیانە بەیان بنمونە بەشێکی خانووەکەی درزی کتێکەوت بێ زیانی پێگەشت بێت تۆزێ خەڵک خەمی ئەوەی هەیە کە خوا نەخواستە کەم بێت جا چاتریان کەمە با منی شەندێک لە خەڵکی عەفرین لەو گەنجانەی کە لێرەن ئەوان بدوێنم سڵاوت لەبێ مامۆستا دەمێتە باش بێ نوکە مشکلەیە عەفرین جناب السرطة قسم بك شو مشكلة لعفرين هنا نوكا واسع عفرين بشتا ارتهجت شوية صعب مقرات واكيوتي مشكلة عفرين بعد اللي هاجون عرضه حوشي جيوبين بيشي معر اي سر تعبي وده هجيان وي واكيوتي اي نكانتي كيف حوشي خون حوشي وان تشتك نبينا كاس نكانتي كيف حوشي خون لازمني مصيبه بي بالاك بي هات سري ملاتي عفرين وملاتي جندريسي بالتوازي ملاتي جندريسي باشي ملاتي عفرين و بيتر زيادة زرار زياني دين ملاتي جندريسي ديرا ملاتي عفرين باشي شي دار دوري وينه هرو چیز ما گرکه این مالی خواه خرابیه دیوار سروی دخاتیه مریوی هنه هر تشت گرکه فیه بری کی معنویات گرکن ای دیه ما او گرکی وینه چادرن گچیه واقعی ویتی بس هوا انسانا گجوی مرحله در کفه جوی مرحله تکه مرحله امان جوی مرحله خلاص به دیرا انسان پی بفکره خارن و خارن گرکیه کسی ناکب خارن و خارن دفکره تنه و خارن و خارن جی کسی نگشتی ملتی عفرینی
از باور دکم که نگشتی ملتی عفرینه ملتی عفرینه بالذات ای خدان بینای خدان حوش کس ناری بنا بسر وید هاتی خوره جنازه وید بندانه ای در خستنی در نخستنه لبنده وی جنازینه موفا ای چو بخوی ای واخی که حتی جنازه وید در نتی اقلش 40 روز گرکی تشبیه محنی در کفی تشبیه مرحله در کفیه 40 روز گرکی در کفی و چه تی هر بی معونات کفی تی ببازی هر معونات کسی تکلیفی تناکب تار نگو خیا و های مصیبتا واجیش تارو کس قبیل ناکه لخا راجه تازانی و تجارتیشی پرست سرویتشتی چه دبی تجارتیشی پرست سرویتشتی چه وسپاسي وادكم وسپاسي قناه رودا دكم وكي وتي جروبي ويرو دكم ونصاغ ما خديش برا ما مصا بشكي زول خلقي عفرين يعني نكر المال اخو بشي لا تترسن عندك تترسن عرض حاجه دوباره ببي فشتا عرض حاجه خلق تترسن نكر المال اخو بشي بوشي تترسن بوش تترسن حوشو عندي خرابن جندريسي تعرف جندريسي جيل عرضي بيو ومناتي ما جدر كتي بنكونا رونانن أفوياك إدو ديه جدر كتنا جندا لمال مريخا مال جيران خارنشتنا كسي لو داريتنا هفتشتي تبى لكن جي كسي كرمانجا نبري حتنا وزقال سباسي هذا كم سباسي لب بازار كردك بشتا عرض هجى بهايا تشتي جرام بويا تشت بهايا تشت أو بيشكي لفي بها كرنا تشت كي حمود تشت مثلا شيء بهايا بو يعني قبل عرتاجي ونوكا تشت جرام ويا بهايا تشي جرام ويا بهايا شيء زي بها شيء زي بي حمود تشت دبل كذي صار جي بها كرنا مري والله هذا شادر هنا نوكا بو كاسك لعفرينا قد شادر بوي شادر هنا نوكا شادر من نادينا حزنا أنا ونادي نظام شادر هنا تنا نظام من نادينا ما تش نادي حتى أنا كاس وملتي عفريني كاس شادر دريناني زاني فيش ترابيجم وجي دارن لمالي مريخو دكافن حوشا دبينا دارودنا لجندا دوري جندريسي تجي ملتي جندريسي جي بخاطر كتيا إيه مالي خروبي جيش كتن مالي مريخو جي كتن مالي مثلا بسمة ميخاي أبي جندي خالي جندي قلت جندي حمود دور جندي جندريسي جي ملتي جندريسي كتي مالا كاس بن خيامة دورينانه كاس خيامة دوتناي نزونه فيها هري مهم يعني هري جرين بو خلق جندريس بو خلق عفرين شيانوكا خلق جندريس بو حمود تش لازمه كيكي من نو اطرب شنو لازم كي لازمه لاني مالا جندي خرابي قصير عفكم مالا جندي خرابو تش حمود تش قالك يا خويا و ام دخزن سبونسيه ودكم قناه رودا ودكم لجناكي تشيكن لجندا بقارن جي ملتي جندريس جديد كاتي جندا از في سبونسيه ود افيد خازم انه لجنه تشي ببن هرن جندا انه ملتي جندريس جيلو دارينا ملتي جندريس جيلو دارينا جيل كاتنا جندا جيلو داري ديجن ومال جندي خرابينا ماشي قالك سباس كردي ولا عربي كردي يلا باشا كردي بو بيجي مش يعني بيتفيا خلقي عفرين نوخي يعني شي لازم تشتتك لازم نقاب بيديفي دست بگه بری هر تشتی جبو ملت یانه ملت درهانه وانه مال خرابینه اف نه فقیرنه اف گی خدان مال و عرض و یعنی پره وان هبین بس شو بی دمه حوش هدمینه تشتی خانه من هوا نفس ویپر به بهایانه نکنه واره بر خلکه بگاره بکاتش تامندن تشتی هری لازم دست بگه بری گیا نو وان وار نیاز کرن مالوان یعنی عنوان وان واره گرتن کداره مالوان تشتا نوی گندی ازگن تشتی گنده بیگینه یعنی نگو پر خلق هنه امناس نگن یعنی امناس کن تشت یعنی تزرر نگیشتی وان مال وان در تشتی وان خرا نبیه او کاتر من چادره و تشتا دبن یعنی صاغ بي قالك سباس باشا كيتر لا توش قسيخ موكل فيت فيها خلق نوكا لعافرين وقت سمعتوك وخلق هاكي بيمشي يا اخي والله يساعدوا باشا دلبر خنويك او جنجباسي يقولوا بياش نيازك لا گوندەکان لیژنە هەبێ بگەڕێ بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەسانیان بۆ پێدانی چادر ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەرزانی ئەم ڕێگەنووی بەکارهێنا
لیژنەیەکی نردبوو گوندەکانی دەوروبەری هەم جندرێس هەم ئەفرین کە بزانن کێ زیانی پێگەشتووە و کێ پێویستی بە چادر و بە خێمە هەیە ئەمە ڕێگەیەکی باشتر بووەوەی کە خەڵک بتوانێت خێمێ یان چادرێکی دەستکەوت چونکە خەڵکێکی زۆر بەتایبەت لەوانەی جندرێز زیاتر لە 15 نزیکەی 15,000 کەس ئەوەی کە لە نێو جندرێز نەماوە ومنە کوردە خۆی خەڵکی جندرێسە لە نێو ماڵەکەی خۆی ناتوانێت بژی بەڵام وەک دەڵی بەرەیەکی تریشیە یان ماڵێکی تریشی لە گوند هەیە لە چوار دەوری جندرێت چوونەتەوە ئەوێ ینی جا ئەوانیش هەندێکیان چادریان پێویستە هاریکاری بێتە دەستگای خێرخوازی بەرزانی ئەمڕۆ ئەوەی کردهبوو جا هەڵبەت بە یەک دەستگاش ناکرا منی چاوەڕێ کۆمەڵک ڕێکخراوی مرۆیی دیکەنتاوەکو بتوانێت ئەم دۆخە دژواری کە لە ئەفرین و لە جندرێس هەیە بتوان هاریکاریەکی باشیان پێ بگەێنن هەر بۆ سبەینە و دوو سبەیش لەلایەن دەستگایکی دیکەی کوردیەوە ژمارەیەک کاروانی دیکە کە هی خەڵکی هەرێمی کوردستانە هەموو کەلوپەلێکی تێدا نزیکەی 30 بار هەڵگرا دێتە ڕۆژاوی کوردستان و هەروەها کاروانی چوارەمی دەستگای خێرخوازی بەرزانیش هەر سبەینێ بڕیارە بگاتە ئەفرین و جندرێس بۆ ئەوی بەسەر خەڵکی لە کۆماری جندرێس و ئەفریندا بڵات دەبێتە چوارەمین کاروانی دەستگا و یەکەمین کاروانی دەستگایکی دیکە کە خۆیان سبەین هەر بە ڕێگەی ڕووداوە ئەو کەرستانیان ئاشکرا دەکەن کە چی هێناویانە gelekî spas Horvan ji Efrînê li gel min bûyî sibe alîkariyên baş digihên Cindirês û Efrînê Horvan Rifat ji nava bajarê Efrînê baweyekî zindî gel gelekî spas. Hinek mal li Efrînê hene wêran bûne. Lê hinek mal jî hene wêran nebûne çi bûye lerizîne qelişîne. Ziyaneke mezin gihîştiye wan malan. Niha gelek kes jî hene li nava çadiran dimînin, dibin konan da dimînin. Hinekên dir jî hene çadir bi dest wan neketine. Dixwazin çadirek kê peyda bikin yan jî hinek hebin çadiran bidin wan. Dezgaha Xêrxwaziya Barzanî jî wê alîkariyê pêşkêş dike. Ew welatî dibêjin ew newêrin vegerin malên xwe ditirsin careke din erdhej çê bibe û ev felakata ku hatiye serê Cindirêsê were serê wan jî. Em şeş merine, çar qaçak û em dide. باشه ئایلێ دی کوردان هەیە لێرە بێ لێرە بژی لە سەرماردا ڤرنا کەس کرمانجتنە ئەم تانێنە شتا مۆتنە چولێ مۆلی خەم نەیرۆن ڕوینن وەضعی مەیشتا ئەم تشتی نۆبینن هۆ ناخێمێک ناتشتێک ئەم بەربینە وشتا قەچکیمە هیورەکەنە و بەربین داسڕۆدا ئەم تنابینێ دۆنە ئەم تشتێکی نۆبینێ نەمساعدەکە نادەر لەوکی من ناخۆشە دشەغڵێ نەکۆنێ بۆ بکوانۆیە ئیشام زڕفکی پڕ چاتن دۆنە ئەم نەیرون هەر ئەندری خوکاون وەضع چاتنە چماوە چاتر وەرنەگرتیە بۆچی چاتریان نەداوەتەوە کەس مار مساعدە نۆدێ کەس تشکی نۆدێمە تنە تشتێک تنە چۆن داوای چادرکەن بڵێن چادر بدەنەمە نەدەنەوە ئەم دەغۆزن نۆدنمە کێ ناداتەوە چادر ئی بارۆ دەکەن نۆدن مارۆ منەزەماتن کە دینە ئەفرینن چادر نادەنەوە نۆدن لە چ تەخی بووە چەند قات بوو تاقی سیسیە بێ ئەم نەورن تیکەبین شتا بەس بدەم بەربی و بۆ سەرمێنە وەزی خەڵک نکە لە عەفرین خەڵکێ مەل عەفرین گی یعنی هەیە گی چووە گوندە یا ناو عەردانە یا ji bînayê xwe ji malê xwe derketine hatine yani wî karê xelkê ye û zorespasiya me ji hikûmeta Kurdistanê re ji mala Berezanî re ji îzehar û dew re gelek Slavê min ji hikûmeta Kurdistanê re hene alîkarî gelê Efrînê kir û slaveka me ji roda û ji dilbixûnê me re heye çi tiştan gereke çi gereke bo we êk ez zanimî hîro ê gerek çîçik çadir gerekin û va xelkê Efrînê tê de rûne û bisitire ji ber vê yanê çadir pir kêmin û nîvî millet jî li derve heta di malên xwe de xew nake di bînaya de li enî bîna nîviyê wan ketiye xerabiye Cindirês wedî çûbiye mehiya ye Kêfa min tê bi rastî divan rojên nexweş de bibînim em bi xelkê xwe re ne xelkê me bi me re ye ji rûdawê temaşe dike mala te ava dilbixwînê me dibêje çi qas xweş e ne tenê niha her ji berê de em bi xelkê Efrînê re ne em dixweşî û nexweşiyan da bi we re ne tu caran ne me hûn bi tenê hîştine ne em we bi tenê dihêlin hûn ê her demê jî rûdawê li kêleka xwe bibînin